ئێمە چەند داواکارێکمە هەیە وەکو مامۆسانی وانەبێژ جەفەری ڕاپەڕین کە لەم خاڵاندا خۆی بینێتەوە دامەزارانی لە کەرتی پەردۆ بکرێتەوە بەبێ جیاوازی بە شێوەیەکی خاڵبەندی بە پێشوای نمرەی قوتاب مامۆستا بێ هەروەها خاڵێکی تر لیستی مامۆسانی گرێبەز لەگەڵ مامۆسانی وانەبێژ بکرێت بە یەک لیست فەرق و جیاوازی نەکرێت تەنها لەسەر ئاستی شیاوی نمرەی و خاڵبەندی مامۆسای دابمەزرێ خەڵک یاخود دامەزاردی مامۆساوانی بێژ بە شێوەیەکی گرێبەست ڕازین بە شێوەیەکی گرێبەست دامەزرێت بەس بۆ مەرجەی ماوەی گرێبەستەکە دیاری بکرێت کە لە 3 ساڵ زیاتر نەبێن دامینکردنی سەرجەم مافەکانی مامۆسای وانەبێژ وەکو مامۆسای هەمیشەیی میلاک وانەبێژی بە خزمەت هەژمار بکرێ هەروە پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا پشتەکان کار نەکاتە سەر بڕووی موچەکانیان جێبێجێکردنی ئەو بەڵێنێکی بەشی وەزارەتی پەروەردە بە مامۆسانی وانەبێژ دابووی بە جێگرتنی بڕی 500,000 بۆ هەر مانگێک بۆ هەر مامۆسایەکی وانەبێژ لە کاتی گەڕانەوەی مامۆسای میلاک مامۆسای هەمیشەی مامۆسای وانەبێژ ماڵاوی لە قوتابەکانی نەکا یا بەردەوام بێت لە داوام بۆ سەرەتا وەکو وانەبێژ هاتوین داوای مافی خۆمان بکەین چەند ساڵێکە ئێمە لە ماڵەوەین چاوەڕێی دامەزراندن دەکەین بەڵام ئێستاکانە حکوومەت هەرێمی کوردستان فۆرمێکی یاسایی بە گرێبەستەکان داوەکە بەڵێنی دامەزراندنی پێداون ئێمەش وەکو هەرچەندە لە قوتابخانەکان داوام دەکەین بەڵام تا ئێستا وەکو بەوانەبێژی چەند ساڵە داوام دەکەین داوای مافی دامەزراندن دەکەین وەکو چۆن کار بۆ گرێبەستەکان دەکرێت بە جیاوازی نەکرێت فەرقی جیاوازی گرێبەست و وانەبێژ دەکرێت لە کاتی دامەزراندا